مەسعود پزیشکیان ئاڵای سپیاڵ کرد و تەسلیمبوونی خۆی ڕاگەیاند. قەیرانێکی گەورە بەرۆکی ئێرانی گرتووە حکوومەتی دەسەوسان کردووە. مەسعود پزیشکیان سەرۆکۆماری ئێران ئاڵای سپیاڵ کرد و تەسلیمی و بارودۆخە بوو کە ئێستا بەرۆکی وڵاتەکەی گرتووە کە 100 ملیۆن هاوڵاتی ئێرانی ڕۆبەڕووی کێشەیەکی گەورە دەکاتەوە. سەرۆکۆماری ئێران بەو پەڕی بێهیواییەوە لە بەردەم پەرلەمانی وڵاتەکەی ئاشکرای کرد. لە ئێستادا ئێران کێشەی کەم ئاوی هەیە و نە لە ژێر زەوی نە لە بەنداوەکان و نە لە هیچ شوێنێکی وڵاتەکەی ناتوانن ئاو بۆ خەڵکەکەیان پەیدا بکەن. پزیشکیان ئاشکرای کرد لە 45 ئاوی بەنداوەکانی ئێران کەمیان کردووە و ئاوی بیرەکانیش بەتەواوەتی وشک بوون، بۆیە ناتوانین بە تانکەر ئاو بۆ ملیۆنان کەس بۆ شارێکی وەکو تاران بگوازینەوە و لەو ڕێگەیەوە ئاو دابین بکەین. سەرۆکۆماری ئێران نەیشاردەوە کە وڵاتەکەی لە قەیرانێکی جددی و سەختدایە و ناتوانێت چاو لە ئاستێ و قەیرانە گەورەیەدا پۆشن و هۆشداری داوە لە پاییزدا قەیرانەکە سەختتر دەبێت کە ماوی هەڕەشەیەکی گەورەی و لە سەرتاسەری ئێراندا سەری هەڵداوە. مەسعود پزیشکیان سەرۆکۆماری ئێران ڕایگەیاند ئەو کێشە قوڵە بە هاتوو هاوار و ڕەخنەگرتن و دروستکردنی پشێوی چارەسەر نابێت. بەڕێوەبەرایەتی ئاوی ئێران نەیشاردۆتەوە هاوڵاتیانی ئێران زیاد لە ڕێژەی ستانداردی جیهانی ئەو بەکاردێنن. دەبێت لە مود و هاوکار بن دەست بە ئاو بگرن و ڕەچاوی دۆخی وڵاتەکەیان بکەن. بەڕێوەبەرایەتی ئاو ئاوڕۆی ئێران ئاستی مەترسیەکانی ئاشکرا کردووە کە ماوەی 5 ساڵ لە ئێران ڕوبەڕووی قەیرانێکی گەورەی کەم ئاوی بۆتەوە کە لە 100 ساڵی ڕابردوودا هاوشێوەی نەبووە. خەزانی ئاوی تارانی پایتەخت لە وشکبوونی تەواوەتی نزیک بۆتەوە.